هەموارەکە بە کۆی دەنگی 91 ئەندامی پەرلەمانی کوردستان پەسەندکرا پیرۆزبایی لە خۆمان و لە خەڵکی کوردستانەکەین. پەرلەمانی کوردستان 16 مادەی پێڕەوی ناوخۆی هەموار کردەوە و بەپێی هەموارکردنەوەکەش لەمە دووە پەرلەمانتار بۆ هەیە لە فراکسیۆنەکەی جیابێتەوە. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەگرتو و 4 پەرلەمانتاری نەوەی نوێژ دەنجیان نەدا. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامیش ڕای دەگەنێت لەگەڵ هەموارکردنەوەی پێڕەوی ناوخۆ نەبووین و دەشڵێت هەموارکردنەوەکە پێچەوانەی یاسای هەڵبژاردننی ساڵی 1992. ئێمە لەگەڵ هەموارکردنەوەی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان نەبووین لەبەرەوەی پێمان وا بوو دەبێت لە ئەنجامی جێبەجێکردنی ئەو پێڕە و مارەسەکردنی و کار لەسەرکردنی خەلەلەکانی دەرکەوێت مە کارمان لەسەری نەکردو بۆی بزانین چ خەلەلێکی هەیە. بۆیە پێمان باش بووم ئەو لەوێتی کاری پەرلەمان ئێستا دەرکردنی ئەو یاسایانە بێ کە لە بەرژەوەندی خەڵک و موچەخۆری هەرێمی کوردستانە نەکبێ ڕێک نەکەوێت لەسەر دوو وشە کە ڕێکەوت و بەروارە و لە ڕێنووس مشکلەی هەبێ هەندێک بەڕگە و بابەتیشی کە ئیمڕۆخران دەنگدان بەڕاستی جێگای سەرنج بوون و سەرنجی یاساییمان لەسەریان هەبوو کە لە هیچ شوێنی پەیڕەودا هەیە و لە هەروەها پێچوانەی قانونی هەڵبژاردننی 1992 بۆیە ئێمە تێبینیمان لەسەر هەبوو بەشێکمان هەرکۆبوونەوەکەمان جێهێشت. فراکسیۆنی نەوەی نوێ پێی وایە هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پلانی حیزبە دەسەڵاتدارەکانە لە دژی فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان دەیانەوێت بە کڕینی ئەندامانیان بێهێزیان بکەن. ئەم پیلانەیان دژینەوەی نوێ بە شێوەیەکی تایبەت و دژی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی ئەنجامدا. ڕەنگە بتوانن هەندێک پەرلەمانتار بەم یاسایە بکڕن یا هەندێک پەرلەمانتار بۆ لای خۆیان ڕاکێشن، بەڵام خۆ ناتوانن دەنگی هەزاران یان سەدا هەزار هاوڵاتی دژی دەسەڵات ڕابکێشن بۆ خۆیان. هیچ دەسەڵاتێک لە دنیای نەیتوانیوە بە کڕینی دەنگ و متمانەی خەڵک بمێنێتەوە، بە پێچەوانەوە لاواستر بووە و لە بەرچاوی هاوڵاتیان ئەوەندەی تر بێ ئەرزشتر بووە. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش پێی وایە هەموارکردنەوەی 16 مادە لە پەیڕەوی ناوخۆ کارێکی پێویست بووە چونکە ئەو مادانە کەم و کوڕیان هەبووە. پەرلەمانتارێکی فراکسیۆنەکەش دەڵێت بەشی زۆری پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کەم و کوڕی تێدایە، بۆیە پێویستە کۆی پەیڕەوەکە هەموار بکرێتەوە. سەرباریەوەی کە 16 مادە هەموارکرا من بەش بە حاڵی خۆمەکو ڕێواروا بکەیت تێبینی زۆرم هەیە لەسەر مادەکانی ترش حتا لەسەرەوانی کە هەموارکرا بۆ نمونە ئەگەر بێنین ناوی لژنەی پەیوەندەکان بێنین نووسراوە لژنەی پەیوەندەکان و ڕەوەندی کوردستانێت دیار نەکراوە پەیوەندەکانی دەرەوەیان پەیوەندەکان ناخۆ لە کاتێکدا کە پێویست بوو بڵێن لژنەی پەیوەندەکانی دەرەوە و ڕەوەندی کوردستانی ئەمەش ئەم ئیشکالێتە بۆ چیە گەڕێتەوە ئەمان ئەو پێشنارەی کە خراوەتە ڕوو لەلایەن هەندێک پەرلەمانتار وە لژنەی یاسایی پێویست بوو ئەندامانی لژنەشتیان نوێنەراتیان هەبایە بۆی کە بۆچوونی لژنە لەسەر هەموارەکان بگرن بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەیە هەندێک بێسەروبەری هەیە و ئەوەشی کە پێشتر هەبووە کە هەموار نەکراوەتەوە تێبینیمان هەیە من پێم باش بوو هەموارێکی کولی بکرایە نەک هەموارێکی جوزئی تەنها قەتیز بکرێتەوە لەسەر 16 مادە. هەموارکردنەوەی 16 مادەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە کاتێکدایە هێشتا ساڵێک بەسەر کارکردن بەسەر دووهەمین پەیڕە و تێنەپەڕیوە، بەڵام بەڕێکەوتنێکی سیاسی پارتی و یەکێتی و گۆڕان ئەو مادانە هەموار کرانەوە کە بووبوونە ڕێگرت لە بەردەم بەرژەوەندەکانیان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.